بسم الله الرحمن الرحیم مسلمانانی خۆشەویست باسی ئەم جارەمان بە ناوی ئیسراف نەکردنە لە ڕەمەزانە. دیراسە تەندروستی و سەحیەکان باز لەوە ئەکەن کە نابێ مرۆڤ زیادەڕۆیی و ئیسراف بکا بە تایبەتی لە خواردن و خواردنەوە. بەس قورئانی پیرۆز بە چەند سەدە پێش ئەم دیراسە علمی و سەحی و تەندروستیانە ئەو ڕاستی سەلماندوو کە ئەفەرمێ وەکولوا وەشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين. بخۆن و بخۆنەوە زیادەڕۆیی مەکەن چونکە خوای گەورە ئەوانەی خۆش ناوێ زیادەڕۆیی بکەن. ئیسراف لەگەڵ مانا و مەبەستی ڕۆژوە یەک ناگرێتەوە. مانا و مەبەستی ڕۆژوو تەقوایە، خۆبرسیکردنە، دژایەتیکردنی شەیتان و هەوا و هەوەسە، بەزەی هاتنەوە بە فەقیر و هەژارایە، بیرکەوتنەوەی فەقیر و هەژار و نەدارە، یەکسانبوونی دەوڵەمەند و فەقیرەکانە. فەقیرەکان لە درێژایی ساڵە بە نەبوونی برسیان ئەبێ و تینویان ئەبێ و ڕوت و ڕەجاڵە بن، بەڵام دەوڵەمەندەکان بە ئیجباری لە ڕەمەزانە ئەبێ ئەوانش خۆیان برسیکەن وەکو فەقیرەکان، ئەوانش دەست بگرنەوە لە خواردن و لەزەت و خۆشیەکانی ژیانیان لەو ماوەی ڕۆژە، هەروەکو فەقیرێک کە چۆن هیچی نییە و هەژارە و داماوە ناتوانێت پێویستیاتەکانی جێبەجێکە. پرسیاریان کرد لە یەکێک لە زانایانی سەلەف ڕۆژوو بۆچی دانراوە؟ فەرمووی تا دەوڵەمەند برسێتی هەست پێ بکا و فەقیری لەبیر نەچی، تا دەوڵەمەند هەست بە برسێتی و تینوێتی و ناڕەحەتی بکە و فەقیر و هەژارەکانی لەبیر بێ. ئەم یەک ڕۆژ یا چەند ڕۆژێکی مانگی ڕەمەزان ئاوا برسی ئەبێ، بەڵام فەقیرەکان لەوانەیە بە درێژایی ساڵ و ڕۆژەکانی ساڵ ئاوها برسی و ناڕەحەت ببن. ڕۆژووی ڕەمەزان یەکسانبوون و ڕێککردنی تایە لە بینی مرۆڤەکانە. مرۆڤەکان هەر چین، هەر ژیانێکیان هەیە، هەر حاڵ وەزع و گوزەرانێکی کۆمەڵایەتی و ئابووریان هەیە، هەمویان ڕێککە بنەوە لە ڕەمەزانە. هەمویان ئەبێ وەکو یەک برسیان ببێ، تینویان ببێ، دەست بگرنەوە لە خواردن و ئارەزوات. لەبەرەوە ئەمە لەگەڵ مانای ئیسرافە نایەتەوە کە ئێوارە بەربانگ کردەوە و ڕۆژوشکان بێ ئەوەنە بخۆی حەقی ئەو دوو ژەمەش بکەیتەوە کەوا نانە نەخواردووە، حەقی ئەو ژەمی نیمە ڕۆژ بکەیتەوە کە واکو نانە نەخواردووە بە زیاوە و زۆر کەس ڕوو ئەدا کە واکو لە کاتی بەربانگ و خواردنی ئێوارە تووشی نەخۆشی و تووشی وەزعی ناڕەحەتە بێ بن بۆ خەسەخانە. بەڕاستی ئەوە لەگەڵ مانا و مەبەستی ڕۆژوە یەک ناگرێتەوە. زۆرێک لە دیراسە و لێکۆڵینەوە جیهانیەکان بە تایبەتی ئەوانەی منەظەماتی تایبەت بە خۆراک ئەیکەن، ئەوە باسەکەن کە واوەکو زۆرێک لەم دووە لە عەرەبی و ئیسلامیانە کە بە ئەمانە ڕۆژوویتی ئاگیرێ ئەهلی ئیمانن ئەهلی ئیسلامن، لە درێژایی ساڵە ئەتوانن بڵێن لە 145 ئەو شتانی کە فڕێ ئەدرێ لە ناو خاشاک و زبڵ و ئەو شتانە لە 145 مەوادی غیزاییە، خۆراکە، خواردنە، یعنی هەمووی ماوە و فرێدرا و ئیسفادە لێ نەکراو، ئەوەنە زۆر بەکارێنن، ئەوەنە زۆر دروست ئەکەن، ئەوەنە زۆر چێژ لێنێن لە مەطعەمەکان و لە ماڵەکانە. لە 145 ئەو شتانە فڕێ ئەدرێ بریتێ لە خۆراک لە دووە لە عەرەبیەکانە. و پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم إن أكثر الناس شبعا في الدنيا أكثرهم جوعا يوم القيامة رواه الحاكم. ئەو کەسانی کە زۆر تێرن لە دنیا ئەوانە لە قیامەتە لە هەموو کەس بەسیترن، ئەوانە ئەبێ لەوێ زۆر برسێتی بچەژن و حاڵەتی زۆر ناڕەحەت و ناخۆشیان بەسەرا بێ، چونکە لە دنیا هەمیشە تێر و تەسەل بوون و هەتا توانویانە خواردویانە. منەظەمەی ئەغذیەی عالەمی کە پێ و تێفاو ئەوە ئەڵێ لەسەر ئاسی جیهان ساڵانە 1 تریلیۆن دۆلار مەوادی غیزایی سەرفەکرێ و بەشی زۆری بەهەدەر ئەدرێ. لەو 1 ملیارە لەم دووە لە عەرەبی و ئیسلامیانە 310 ملیۆن دۆلاری لێرە ئەو بەهەدەردان و بە فیڕۆدان و بە خەسارکردنە ڕووەدا. واتە یەک لەسەر سێی ئەو شتانی زیاوە و فرێ ئەدرێ و ئیسفادەی لێ ناکرێ و زیاد دروستەکرێ لە دووە لە عەرەبی و ئیسلامیەکان و لە ناو موسڵمانەکانە ڕووەدا. بەڕاستی ئەمە کارەساتە، ئەمە کاتێکی شتێکی زۆر خراپە. لە سعودیا پیاوێک دیراسەیەکی کردووە بە ناوی جەمال بەنون، ئەڵێ لە سعودیا کە لە هەموو دەوڵەتێ زیاتر خواردن بەکاریە و سەرفەکرێ ئەوانە کە ئەڵێ لە ساڵێکە 10 ملیار و لە 166 ملیارێک دۆلار سەرفەکرێ
بۆ ئەو خواردنانە کە بە زۆری بەهادەرێت، یعنی ئەوەنە خواردن دروستەکرێ، ئەوەنە شتی زیاو ئەکرێ، بەشی هەرە زۆری فڕێدرێ. یعنی لەو بەشێک کە باسمان کرد 300 و ئەوەنەی 10 ملیارەی بەشێکی زۆری لە سعودیایە کە یەک وڵاتە. لە عێراقیشا کە ئێمەی تیاژین دیراسەیە کراوە لەسەر عێراق کە عێراقێکیش یەکێکە لەو دەوڵەتانی کە لە خواردنە خەڵکەکەی زۆر حەدی وەکو لە گونجاوی تێپەڕاندووە، حەدی ڕاستەقینە و معقولی تێپەڕاندووە کەڵێ لە عێراقا 29 ملیۆن نەفەری قەڵەو هەیە. لەو 29 ملیۆنە لە 60یان تووشی شەکرە بوون، لە 10یان تووشی زەختی فیشاری خوێن و زەختی خوێن و چەوری بوون. ئەنی بەڕاستی ئەمە لەگەڵ ڕۆژوە کەیەتەوە، ئەمە لەگەڵ ڕۆژ و مسلمانێتی و نوێژ و عیبادەت و تاعەت و ئیسراف نەکردن کە چەند ئاەت و چەند فەرمودەی پێغەمبەر لەسرە یەک ناگرێتەوە، زۆر پێچوانێ. بۆیە ڕەمەزان فرسەتێکی باشە بەڕاستی ئەگەر خەڵک ڕۆژۆکەیشکان کەم بخوا، خواردنێکی عاتی بخوا، زۆر نەخوا لە شیرینی و لە ئاو لە شەربەت و لە پاقلا و لەم شتانە جسمیشی ئیسراحەتەکە. ئەو ماوەی ڕەمەزانش کە عیلمیان سەلماوە، هەندێک ئەتیبا و پزیشکی یابانی ئەڵێن ئەگەر کەسێک ئەو مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بێت، دوای ئەو 6 ڕۆژەی تریش کە شەشەڵانی پێوتێت لەسەر ڕەمەزانەکە بە دوای ڕەمەزانە یەکسەر مباشر بە ڕۆژوو بێ، ئەڵێن هەرچی ژەهر لە جسمە هەیە هەمووی لە جسمە نامێنێ و جسم ڕزگاری ئەبێت لە هەموو ئەو مەوادە سام و ژەهراویانی کە واکو لە جسمایە کە زەرەر و زیان بە جسمەکەینی. خی گەورەی یارمەتیمان بدا بتوانین خۆمان پارێزین لە ئیسراف نەکەین لە خواردن لە خواردنەوە لە هەر شتێکی تراکەوە لەگەڵ مانا و مەبەست و مەقسەد و حکمەتی ڕۆژوە پێچەوانەی و یەک ناگرێتەوە. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.